دناف هۆلەکان مەزندا شەڤایەڵدا و ژێ دایکبوونا دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ دەهات ساغکردن هۆلدا گرتی بوو ژێ فەرماندە و ئەندامێن حیزبا دیموقراتا کوردستانی دەنگێ تەقینەکان مەزن ئارامیە جهی تێکدا دەما بەشدار بوو دەرکەتن جهێ تەقینە دووەمژی چێبوو بەڵام بە مەحزیەوەی کە هاتینە دەرێ ئەمە یەکەم کەس لە پێشەماوانکە هەموو لە پشمەوە تەقینەکە لە پشت سەری ئەمە ڕوویدا ئەوانەی کە لە پشت سەری ئەمە بوون هەمووە بەرکەوتن ئەمنیشی فڕێدا لەگەڵ یەک هاوڕێکم کرد دە هەردوو تەقیناندا 5 پێشمەرگەر حەدەگ و کارمەندێکی ئاسایی شەهید کەتن و 12 دەمژمێر پشتی بوو یەرەی کارمەندێکی دنیای ئاسایش گۆ بە دژواری بریندار بوو لە نەخۆشخانەیە هەولێرەی شەهید بە بێگەشتی هژمارە شەهیدان 7 کەس بوون ئاف پێشمەرگەژی نزیک بووژی جهێ بوو یەرێ مەراسمێکی بەشکول لە ساڵۆنی قەڵاژیرە مەراسمەکە هاتو کۆتایی تەواوبوون و خەڵکە بچی بۆ دەرێ یەکەم دانە پێش و تەقیەوە کە خەڵکەکە بچی بۆ لای بۆمبەکەی و دوای ئەوەی دیشتەکەی بەڵام خەڵکەکە هاتەوە ژوور و دووەدا ئێمەش شوێنی وانەکەمان کۆنتترۆل کرد و ئاسایش گەشتەوەی تەقینە یەکەم دەمەژمێرن و 5 خولەک لێ بەردەم دکانێکی چێبوو گوپتەنێ 100 متری ژێ بارگە هەسەرکردایەتە حیزبا دیموقرات دوورە و 3 خولەک پشتی تەقینە دژی چێبوو و نزیک بوو ژێ تەقینایەکێ شاهد حال دەبێژن تەقینایەکێ بڕیا ماتۆرەکی بوو یا دووەمژی بۆمبەکە بەدای بوو کێشەی کورد لە ئێراندا و کێشەی ئێرانیەکان بە خوێن ڕشتن و ترۆر و شەڕ جێبەجێنێ خالد عزیز سکرتێری حەدەک دەدەما بە ئاخسپاردنا شەهیدان لە دوانێکدا و تێدا ناڕاستەخۆ کۆمەرە ئەسلامیە ئیرانێ بە ئەنجامدانە تەقینان تۆمەتبار کرد 5 تێکۆشەری حزبی دموکرات هەر لە ڕێبازەکەی قاسملوودا کە هەوڵدان بۆ مافەکانی کورد لە ئێرانە و بە شێوەیەکی زۆر متەمەدینانە بۆ جارێکی دیکەبوون بە هەدەفی کۆماری ئیسلامی و ئەوانیش تێکەڵ بە کاروانی خەباتی کورد بە گشتی و ڕێبازەکەی قاسملوو و ڕێبازی هەمووی ئەوانەی کە لە ئێران تێدەکۆشن بە یەکەوە بژین و بە یەکەوە ئێران ئیدارە بکەن و لە کۆڵ ترۆری کۆماری ئیسلامی بوون. پشتی تەقینان ئاسایشا کۆیا ڕێوشوێنن ئەمنی گرتنەبەر و قایمقامێک کۆیاژی ئاشکرا کرد لجنەکە لیکۆلینی هاتیە پێکانی بۆ دیتنە ئەنجام دەرێن تەقینان. تیمەکی تاقیقی و سەرقالی لێکۆلینەوەن لەگەڵ دادگای لێکۆلینەوە ئەمان کاری خۆیان ئەنجام دەدەن کە زیاتر لە برادرانی ئاسایش و مختص بە میشە سەرقالی کارەکان کەی نەتیجە بە تەواوی بەدەستکەوت دەوکاتەی ئالین دەکەین ئیشەڵڵا لە داهاتووی نزیکە بکەر و ئەنجامدەرانی ئەم کارە تیرۆریستیە دەدۆزرێنەوە. شەوا 12 گۆ لێجەم کوردان و ئیرانیان بێ شەڤایەڵدا تێناسکردن لێجەم دیموقراتە کوردستانی تایبەتمەندیاوێ هەیە ئەوجی ژدایک بوونا دکتۆر قاسملۆیە دیگەر ڕێوڕسمین شەڤایەڵدادا یادا قاسملۆژی تێ ساغ کرن.